لە هەرێمی کوردستان 3700 کارگەی دامەزرا و 1650 کارگەی مەرزدار هەیە کە مۆڵەتیان لە وەزارەتی بازرگانی و پیشەسازی حکومەت هەرێم وەرگرتووە. حکومەت هەرێمیش خاوەنی 22 کارگەی تایبەت بەخۆیەتی، بەڵام لە ئێستادا تەنها 3 کارگەیان کار دەکەن، ئەوانی دیکە داخراون. بەهۆی قەیرانی دارایشەوە 170 کارگەکانی بیناسازی داخراون و ژمارەیە کرێکار بێکار بوونە. ئەمە سەرەڕای ئەوەی لە کۆی 5350 کارگەی کە هەیە 32000 کەس دەی سوودمەندن. ئەم کارگانە سوودیان زۆرە، بەڵام ئەوانەی کە سوودە سەرەکیەکانن یەکەم ئەو سەرمایە لە هەرێمی کوردستان ئەو پارەیە ناڕۆتە دەرەوە، هاوردە ناکرێت و ئەبێتە هۆی ئەوەی کەوا پیشەسازی خۆراک ئەو بەروبوومی جوتیار و کرینانە دووبارە سەر لە نوێ ئەکرێتە بەرهەمی پیشەسازی، یعنی ئەو بەروبوومی ناوخۆیە و خاڵی دووەم هەلی کاری مەسەن دروست کردووە، نزیکەی 32000 هەلی کاری دروست کردووە لە هەرێمی کوردستان ئەو کارگانە. بەهۆی هاوردەکردنی بەرهەمی بیانی بۆ ناوخۆی هەرێمی کوردستان ژمارەیەک لە کارگەکانی کەرتی تایبەت داخراون. سەرۆکی سەندیکای پیشەسازی شۆکارەکەی بۆ ئەوە دەگەڕێنێتەوە کە گرنگی زۆر بە بەرهەمی ناوخۆ نەدراوە، بۆیە داواکارە حکومەت گرنگی زیاتر بە بەرهەمی ناوخۆ بدات و هەلی کاری زیاتر بۆ بێکاران بڕەخسێنێت. لە سنووری شاری هەولێر 3 کارگە گەورەمانە بۆ هەرسەکان داخراون، کارگەی نەسیز و کارگەی زغارە و کارگەی ڕوخام. ئەو کارگانە چەندین کرێکار لێ سوودمەند بوون کاریان تێدا دەکرد، بەڵام ئەو کارگانە هەرسەکان لایەن حکومەتەوە داخران و هەر لە بۆ نمونە چەندی کارگەی بچووشی تریشمان داخراوە، بۆ نمونە کارگەی پلاستیک، کارگەی کێبلی کارەبای، ئەوانەش داخران لەبەر ئەوەی کە حکومەت دامی نەدەکردن ئەو مەوادانی کە لە سنوورەکان هاوردە دەکران بە نرخێکی کەمتر بوون، بۆی ئەو کارگانە ناتوانی کارەکانی خۆیان ڕای بکەن. حکومەت هەرێمی کوردستان سەرقاڵیەوەیە بەرهەمی خۆماڵی بپارێزێت و گرنگی زیاتری پێ بدات بە ئامانجیەوەی کارگەکانی ناوخۆ بەگەڕ بخرێنەوە و هەلی کاری زیاتر بۆ بێکاران بڕەخسێنێت و هاوڵاتیانش گرنگی زیاتر بە بەرهەمە ناوخۆیەکان بدەن. هەڵگورد ئەحمەد، کورسات نیوز، هەولێر.